وفين شيرين فناودي لبرينا غفار وفين شيرين فناودي لبرينا يا ربي بخير بجوايا كيف ساشرين اشتغل صار لانك اشتي شاوي يمينا اشتغل صار لانك اشتي شاوي نسرين جێژنی نۆرۆز لە سەرجەم گەلی کورد پیرۆز بێەوە لە هەرچوە پارچی کوردستان پیرۆز بێ دیارە ئێمە ئامادەسازیمان کردووە بۆ نۆرۆزی ئەم ساڵ لە قەندیلی سەربەرز و کۆمەڵی هونەرمەند بە نیازین ئیشەڵا لەوێ جێژنی کوردان لێەوە پیرۆزکەین و هیوادارین بتوانین و ئومێدەوارین جێژنێکی جوان و سربەخۆیی جێژنی سربەخۆیی بێ بۆ هەموو کوردستانی گەورە وەکو هەمیشە جێژن دوو پەیامی پێیە بە تایبەتی جێژنی نۆرۆز پەیامێکیان خەڵکێک بەگشتی ئەڕوا بۆ سەیران و بۆ دەرودەشت و بۆ نان خواردن و بۆ یاپراخی بەهاران و لەم بابەتە پەیامەکەی تریان پەیامێکی سیاسیە کە هەمیشە نەورۆز هەڵگری ئەو پەیامە بووە کە هەموو کورد لەژێر یەک چەترا خۆ بکاتەوە و جێژنی بەرخودان بێ و جێژنی سربەخۆیی کوردستان بێ و هەموو ئومێدی هەموو تاکێکی کووردە کە جێژنی نەورۆز و جێژنی کوردان لە هەر چاپارچی کوردستان بە ئازادی بکرێتەوە بەڕاستی ئەوەی شایانی باسە ئێمەش لە قەندیلەوە ئەمما گەوازە ئەین بەگوێی هەموو کورد بە هەموو کوردستانیەکە و بە هەموو کوردانی چاپارچەکە ئەمە جێژنی خۆمان و جێژی نەتەوەی و هیوادارین هەر لێرەوە جێژنە پیرۆزە لە هەموو گەلی کوردەکەم و لیان پیرۆز بێ هیوادارم خۆشەویستان و ئازیزانی من نەورۆز وەک ئاماژەم پێەیە ئاگرەکە لە قەندیلەوە ئەەکەینەوە ئێمە لە قەندیلەوە بڵێسەی ئاگری نەورۆز ساڵەکەین و لێەوە خۆشەویستیمان ئەگەێنین بۆ هەموو کوردانی دنیا و کوردانی هەر چاپارچە بۆیە داوا لە هەموو ئەزان مەکەم من نەورۆز لە قەندیلم و هیوادارم ئێوەش لەوێ بن.